لە دەواازەی نێودەوڵەتی حاجیۆمەران هەروەها لەگەلی عەلی بەجیش ئامادەکاری تەواو کراوە بۆ هاتنی زیارەتکارانی ئێرانی کە بڕیارە لە 28 مانگەوە بێنە هەرێمی کوردستان و لێرەشەوە بەرەو شارەکانی نەجەف و کەربەلا بڕۆن. شۆفێری پاسەکان ئامادەکاری خۆیان کردووە بۆ گواستنەوەی زیارەتکاران لە دەواازەکەەوە بۆ هەولێر. لە گەلی عەلی بەجیش وێزگەیەکی پشودان ئامادە کراوە، خێمە هەڵدراوە، کورسی و فێنکەرەوە دابین کراون بۆ ئەوەی شۆفێران بەر لەوەی بگەن بە هەولێر پشوویەک لەو شوێنە وەربگرن. هەژار حەکیم بەرپرسی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی دارەی سەربەخۆی سۆران بە 964 وێت ئامادەکاریەکان بۆ شەممەی داهاتوو تەواو ئەبن. لە دەربازەکە ڕێکاری پێویست گیراوەتە بەر، هەموو ئاسانکاریەک بۆ هاتنی زیارەتکاران دەکرێت. ماوەی 5 ساڵە زیارەتکارانی ئێرانی لە ڕێی دەواازەکانی هەرێمی کوردستان بۆ بەشداری لە چلەی ئیمام حوسێن دەستنا کەربەلا و نەجەف تەنیا لە دەواازەی حاجیۆمەران لە ساڵی 2023 زیاتر لە 120,000 و لە ساڵی 2024 زیاتر لە 100,000 زیارەتکار هاموو شایان کردووە.